قوتابخانەی بان لە خەمی ئایندەیەکی گەشە وەکو ئێوە و زۆر بە دڵسۆزانە و زۆر بە ئەمانەتەوە ئیش لەسەر لایەنی ئەکادیمی و لایەنی پەروەردەیی منداڵەکانتان دەکەین بەبێ جیاوازی و زۆر سوپاسی هەوڵ و مادیبوونی گۆش دەکەین کە لەگەڵیان بەردەوامن. ئێمە دەبێت بە یەکەوە هاوکاری یەکتر بین، بە یەکەوە پەژیری یەکتر بکەین لە پێناو مستەوای ئەلمی و تەربەوی منداڵەکانمان. دایک و باوکانی بەڕێز، ناوڕۆکی کۆبوونەوەکەمان لە سێ تەوەری گرنگ پێک دێت. یەکەمیان قوتابخانە چی پێشکەشی منداڵەکەت دەکات، دووەمیان قوتابخانە داوای چی لە دایک و باوکان دەکات، سێمینیان پێدانەوەی ئەنجامی هەڵسەنگاندنی مانگی دەیە. لە یەکەمین دەست پێ دەکەین قوتابخانە چی پێشکەشی منداڵەکەت دەکات. یەکەمیان سێکتەری ئەکادیمی، دووەمیان سێکتەری پەروەردەیی. وەکو دەزانن ئەم دوو شتە تەواوکەر و هاوکاری یەکترن. ئەگەر هەرێکیان نەقز بێ، نەقز لە منداڵەکە دروست دەبێ. بە بڕوای ئێمە پەروەردە پێشفێرکردنە. ئێمە هەوڵی تەواو دەدەین منداڵەکانتان پەروەردەیەکی دروست و تەندروست وەربگرن، ئینجا بتوانین ئیش لەسەر لایەنی ئەکادیمی بکەین. ئێستا باسی لایەنی ئەکادیمی دەکەین. پێتان دەڵێن کە منداڵەکەت لە قوتابخانەی بان لە ڕووی ئەکادیمی چی وەردەگرێت. یەکەمیان فێربوون بە کردار. مامۆستاکانی ئێمە وا ڕاهێنراون کە بە کردار منداڵەکانتان فێر بکەن. لای ئێمە سەنتەری پۆل قوتابیە نەوەک مامۆستا. مامۆستاش تەنیا قسەکەر نییە و قوتابیش تەنیا گوێگر بێ. مامۆستا بەشداری تەواو بە قوتابیان دەکات و بە شێوازی گفتوگۆ، بە شێوازی چالاکی، بە شێوازی کردداری وانەکان دەگەینتە ڕۆڵەکانتان. دووەمینی فێربوون لە ڕێگای تەکنەلۆژیا، لە ڕێگای داتاشۆ، لە ڕێگای دەنگ و ڕەنگ، فلاش کارت و لە بۆ ئینگلیزی ئایتۆڵز، بەرنامەی زۆر زۆر گرینگە کە کەمێک لە قوتابخانە ئەهلیەکان بەکاری دێنن کە بەرنامەی ئایتۆڵسە لە بۆ زمانی ئینگلیزی. لێرە بە فرە ڕەهەندی ئیشی لەسەر دەکەین. بەڕاستی لە هەموو وانەکی ئینگلیزیش ئایتۆڵز بەکاردێ کە یارمەتیدەرێکی زۆر باشی منداڵەکەت دەبێت لە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. سێمیان ئامادەکردنی وانە بە میتۆدا نوێیەکانی پەروەردە و فێرکردن لە دنیای سەردەم. لە پەروەردەی هاوچەرخ چەندین میتۆدمان هەیە. مامۆستاکانی ئێمە بەشێکی زۆر گرنگی میتۆدەکان بەکاردێنن. مشارەکەی قوتابیەکانتان بەشداری پێکردنی هەمووان بەبێ جیاوازی لە ناو پۆل. دڵنیاتان دەکەمەوە کە مامۆستاکانی ئێمە بەبێ جیاوازی بەشداری بە منداڵەکانتان دەکەن. پێنجەمینیان وانەی ساینس، ماث، ئینگلیش، فۆنێکس تەنیا بە زمانی ئینگلیزی مامۆستا گفتوگۆ لەگەڵ قوتابیەکەت دەکات. هیچ زمانێکی تر ڕێگە پێدراو نییە. تەنیا بە زمانی ئینگلیزی منداڵەکەت گفتوگۆی لەگەڵ دەکرێت. ئەمەش لە پێناو ئەوەیە منداڵەکەت ئاستی زمانی ئینگلیزی بەرەو پێش بچێت. هەڵسەنگاندن و فیدباکی بەردەوام. دەمەوێت دڵنیاتان بکەمەوە هەموو وانەیەک، هەموو دەرسێک منداڵەکەت هەڵسەنگاندنی لە بۆ دەکرێت. هەموو وانەیەک فیدباکی لێوەردەگیرێت. هەر ڕۆژێک منداڵەکەت دێت بۆ قوتابخانە لە هەموو وانەکان مامۆستا لێپێچینەوەی لەگەر دەکات. هەموو وانەکان هەڵسەنگاندن و فیدباکی تایبەتی لە منداڵەکەت وەردەگیرێت. ئەوە نییە مامۆستا واجبێک بدا دوای سەیری نەکاتەوە. تێنووس هەموو ڕۆژ سەیری دەکرێت. هەموو ڕۆژ مامۆستا سەیری کۆی کتێب و دەفتەرەکانی منداڵەکەت دەکات و لێپێچینەوە لە نەکردنی واجبەکان دەکات. تاقیگەی زانستی و کتێبخانە. دەمەوێت پێتان بڵێم قوتابخانەکەمان بۆ 15 ئەم مانگە ئینشاءڵڵا کتێبخانەیەکی زۆر گەورە دەکاتەوە. بەشێک لە دایک و باوکانش داوەت دەکات ئەگەر گەورەی بفەرمونون بەشدار بن لە کردنەوەی کتێبخانەکە.
کە زۆرترین کتێبی پەروەردەیی و ئەکادمی منداڵی لەخۆ گرتووە بە هەر سێ زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، کە منداڵەکەت لە دوای ئەو تاریخەوە هەفتانە ڕۆژێک لە دەرسی کوردی عەرەبی لە کتێبخانە دەرسەکان دەخوێنن و لە دەرسی کوردی چیرۆکی کوردی و بابەتی زمانەوانی لەسەر زمانی کوردی دەخوێنێتەوە و لە دەرسی ئینگلیزیش بە هەمان شێوە و عەرەبیش بە هەمان شێوە و لە بۆی هەیە منداڵەکەت کتێب بباتەوە ماڵەوە فریە لە بۆ قوتابیانی قوتابخانەکەمان دەتانی کتێب بباتەوە ماڵەوە بیخوێنێتەوە و بیگەڕێنێتەوە قوتابخانە. هەرسەنگاندنی هەفتانەی لایەنی زانستی مامۆستایانی بەڕێز، مامۆستاکانی ئێمە هەموو هەفتەیەک ڕۆژی پێنجشەممان هەرسەنگاندنی زانستی علمی لە بۆ منداڵەکانتان دەکەن، دەدەنە ئیدارە، یعنی ئیدارە ئاگادارە لە تاک بە تاچی ئاستی زانستی منداڵەکانتان. تا ئێستا بەس خۆگونجاندن بووە، یعنی سێکتەری خۆگونجاندنمان بەکارهێناوە، لەمە بەدووە دوای ئەو کۆبوونەوەیە لێپێچینەوە دەست پێ دەکات بۆ ئەو کەسانەی کە بەردەوام بۆ منداڵانەی بەردەوام ئەرکەکانیان جێبەجێ ناکەن یان ئاستی زانستیان لاوازە، چونکە ئێمە بە ئومێدین تاک بە تاچی قوتابیەکانمان ئاستی زانستیان زۆر بەرەو پێش بچی و پێشکەوتن بە خۆیانەوە ببینن و هەموو قوتابیەکانمان ماگادە ببنە ستار. هاندانی بەردەوام بۆ خوێندن یەکێکە لەو شتانەی کە قوتابخانەی بان زۆر بە چڕی ئیشی لەسەر دەکات. مامۆستاکانی ئێمە، ئیدارەی ئێمە دائیمەن قوتابیەکانتان هان دەدەن بۆ خوێندن بە ڕێگای جیاواز. گرنگیدان بە وەرزش، هونەر، مۆسیقا لە پاڵ وانە زانستیەکان، وانەی تەرفیهیش بە نیسبەت ئێمە زۆر گرینگە بۆ منداڵەکانتان. پێمان وایە وانەی وەرزش و مۆسیقا و هونەر کەمتر نییە لەوانەی زانست و ئینگلیزی و بیرکاری، بۆ ئێمە گرنگی تەواویان پێ دەدەین و هەوڵ دەدەین منداڵەکانتان چێژ وەربگرن لەو وانانە. دەینە سەر لایەنی پەروەردەیی، بە نیسبەت ئێمە لایەنی پەروەردەیی زۆر گرینگە و ئێمە دەبی بەڕاستی بە وریاییەوە تەمەشای ئەو لایەنە بکەین و زۆر خەمی لێ بخۆین، چونکە لایەنی پەروەردەیی دروستکردنی منداڵەکەتە. منداڵەکەت بە پەروەردە دروست دەبێت. پەروەردە دەتوانێت خزمەتگوزار دروست بکە، پەروەردە دەتوانێت خیانەتکاریش دروست بکە، پەروەردە دەتوانێت کەسی سەرکەوتوو پێشکەشی کۆمەڵگا بکە و بە پێچەوانەوەش. بەڕاستی گارسیا وتەیەکی جوانی هەیە، دەڵێ 20 منداڵم بدەیە من 20 ئۆپشنت بۆ دروست دەکەم، چیت بوێ، دکتۆرت دەوێ، مهندیست دەوێ، هەر چیەکت دەوێ من بۆتی دروست دەکەم. بەڵام منداڵەکان کێشەی گەشە و عەقڵ و دەرونیان نەبێ، کێشەی تەندروستیان نەبێ، بۆیە منداڵ دەتوانی هەموو شتێکی لێ دروست دەکەی بە پەروەردە. بە پەروەردەکردن منداڵ توانای هەموو شتێکی هەیە. داواتان لێ دەکەم زۆر ئاگداری مامەڵەتان بن لە ماڵەوە لەگەڵ قوتابیەکانتان. با قوتابیەکەت باوەڕی بەخۆی هەبێ، گوێی لێ بگرە، مافی بدە، ئەرکی بدە. بەڕاستی قوتابیەکانمان پەڕەیەکی سپین ئێمە لەسەریان دەنووسین دەبنە چی؟ ئێمە پەروەردەیان دەکەین بەو ئاراستەیەی خۆمان بمانەوێ. ئەگەر ئاراستەیەکی دروستمان بوێ زۆر ئاسانە دەتوانین و بەعەکسەوەش ئەگەر خەم لەو ئاراستەیە نەخۆین منداڵەکانمان لەدەست دەردەچن. بەڕاستی چونکە ئێستا هەمومان باش دەزانین ئاستی پەروەردەیی کۆمەڵگا، ئاستی پەروەردەیی نیشتیمانمان لە چه ئاستەچێ بەداخەوە. بۆیە دەبێت زۆر وریابین، بۆیە دەبێت زۆر حەساس بین، زۆر گرنگی بەلایەنی پەروەردەیی منداڵەکانمان بدەین. یعنی من داوا لە بەڕێستان دەکەم، داوا لە ئامادەبوانی ئەم کۆبوونەوە دەکەم، هەوڵ بدە و بەرهێنان تەنیا لە منداڵەکەت بکەیت. خەمی ئەوە نەبێ منداڵەکەت پاشی 20 ساڵی دی ئایا پارچەیەک ئەرزی هەیە یان سارەی هەیە یان پارەی هەیە، هەوڵ بدە بەو پارەی ئێستا لە بەردەستە بە خۆت دروستی بکەیت بە پەروەردەی تەندروست. دوای ئەوەی منداڵەکەت پێڕاگەیشت دەتوانێت تەعویزی دە ئەوەندە بۆ تۆ بکاتەوە و دە ئەوەندەش بۆ خۆی دابین بکە، پێویستی بە جەنابەت نەبێت. لە لای ئێمە ئەو کەسێک کە بڕوانەمەی زۆر بەرزە شەرت نییە کەسێکی سەرکەوتوو بێ،
ئەگەر دکتۆرێکە باشترین دکتۆرە و بەناوبانگترین دکتۆرە لەوانەیە کێشەی خێزانی بەسیتی پێ عیلاج نەبێت کەواتە ئەم دکتۆرە بەڕێزە لەلایەنی پەروەردەیی کێشەی هەیە ئەندازیارێکی بەناوبانگە زۆر سەرکەوتووە لەوانەیە بۆ دایک و باوکی باش نەبێت لەوانەیە نەزانێ منداڵەکانی چۆن پەروەردە بکە کەواتە ئێمە بڕوانامەی بەرزمان ناوێ کەسی پەروەردەمان دەوێت پەروەردە چی تەندروست ئاراستە چی ڕاستمان دەوێت لە منداڵەکان بۆیە خەمی گەورەتان خەمی لە پێش هەموو شتێک خەمی پەروەردەی منداڵەکانتان بێت بەڕاستی ئێمە لێرە زۆر خەممان لەبەرە سەبارەت بە نەحیەی پەروەردە یعنی هەموو مامۆستاکانمان هەموو ستافی کارژێڕی لە چارچێوەی پەروەردە گفتوگۆ لەگەڵ منداڵەکەت دەکات بە هیچ شێوەک قسەی نەشیاو کاری ناپەروەردەیی وشەی ناپەروەردەیی ئاراستەی منداڵەکەت ناکرێت لە قوتابخانەی بان زۆر بە ئەمانەتەوە زۆر بە دڵسۆزیەوە سەیری منداڵەکانتان دەکەین زۆر بە وریاییەوە ئاراستەیان دەکەین لە بۆ پەروەردەی تەندروست بەڵام چەپڵە بە دەستێک لێ نادرێ بەڕاستی باڵندەش ناتانی بە یەک باڵ بفڕی بۆیە ئەو باڵندەیە منداڵەکانمانن هیوادارم یەکە و باڵەکی بگرین بتوانین وا لە منداڵەکانمان بکەین بە ئاراستەی جوان فڕینێکی جوان بە ئاسمانی ئەو کوردستانە ببەخشن بۆیە داوەتان لێ دەکەم زۆر گرنگی بەلایەنی پەروەردەیی منداڵەکان بدەن لێرە وانەی بەهامان هەیە بە ناوی بەها کۆمەڵایەتیەکان کە چەندین بەهای جوانی لە خۆگرتووە وەکو دەستپاچی دەمپاچی گوێپاچی دەروونپاچی چاوپاچی ئێمە لێرە لە قوتابخانە هەموو هەفتەیەک چاڵاکی پەروەردەیی لەوانەی بەها بە نەزەڕی بە پراکتیزی ئەنجام دەدەین وانەی بەها یارمەتیدەرێکی زۆر باشی دەبێت لە بۆ قوتابیەکانتان داواتان لێ دەکەم چۆن گرنگی بەوانەی زانست دەدەن بۆ منداڵەکانتان ئاواش گرنگی بەوانەی بەها بدەن چونکە هەموو منداڵێک پێویستە ئەو بەها جوانانە فێر بێ کە پێویستە کە کۆمەلگا پێویستێتی سیستەمی پاداشت و سزا هەمووتان دەزانن ئەو سیستەمە چۆنە پاداشتەکەمان پاداشتی دیاریە نمرەیە ئەستێرەیە سزایەکەشمان پەروەردەییە یعنی بێ توندوتیژی جەستەیی بێ کاری ناپەروەردەیی بێ وشەی ناپەروەردەیی لە چوارچێوەی پەروەردەیی منداڵەکانتان سزا دەدرێن لە چوارچێوەی پەروەردە یعنی لەوانەیە پێی بڵێن کتێبێک بخوێنەوە سزای تۆ ئەوەیە کتێب بخوێنیەوە سزای تۆ ئەوەیە نەمامێک بچێنیت سزای تۆ ئەوەیە دەستی دایک و باوکت ماچکەیت لە چوارچێوەی پەروەردە سیستەمی پاداشت و سزا جێبەجێ دەکەین گەشتی پەروەردەیی ئەنجام دەدەین لە بۆ ئەو شوێنە پەروەردەییانەی کە پێویستە منداڵەکانتان ببینن هاندان بۆ خوێندنەوە ئێمە پێمان وایە کتێب باشترین هاوڕێی منداڵە کتێب باشترین هاوڕێیە کە منداڵەکەت لەو تەمانە ببێتە هاوڕێی لە شوێنی تەکنەلۆژیا و ئایپاد و ئایفۆن ڕێنمایی کاری پەروەردەیی ڕۆژانە بەکاری خۆی هەڵدەستێت لە قوتابخانە بە باشترین شێواز ڕێنمایی قوتابیەکان دەکات و یارمەتیان دەدات لە کێشەی دەرونی لە کێشەیەک کە لە قوتابخانە بەدەستیەوە دەناڵێت پشکنینی تەندروستی بەردەوامی قوتابخانە ئێمە لێرە بەشی تەندروستیمان هەیە ڕۆژانە پشکنینی تەندروستی ئەنجام دەدەین و هەفتانەش سەبارەت بە نینۆ و قژی قوتابی هەفتانە پشکنین ئەنجام دەدەین و داکوباب لە ئەگەری ناپاچی منداڵەکە ئاگادار دەکەینەوە پێمان وایە تەندروستی لە پێش فێربوون و خوێندنە تەندروستی منداڵەکانتان لە پێش خوێندن و فێربوونە دڵنیامە ئێوەش و ئێمەش منداڵێکمان ناوێت ئەگەر زیرەک بێ بەڵام تەندروستی باش نەبێت بۆیە زۆر گرنگی بە تەندروستی منداڵەکانتان دەدەین هەم لە ڕووی ئەو دووژەمە خواردنەی لە قوتابخانە دەیخۆن هەم لە ڕووی دەستچۆرەکان هەم لە ڕووی ناو کلاسیش ڕیزبوونی هەفتانەمان هەیە سیمیناری بەرزکردنەوەی ئاوا هەموو ڕۆژانی یەکشەمە کابرای لە قوتابخانە ڕێنمایی دەداتە قوتابیەکانتان ئامانجی گشتی قوتابخانەی بان لە بۆ قوتابیەکانتان پەروەردەکردنی نەوەیەکی تەندروستە
و پێشکەشکردنیانە بە کۆمەلگا لە چارچێوەی خۆشویستنی و ڕێزگرتنی دایک و باوک، خۆشویستن و ڕێزگرتنی مامۆستا، خۆشویستن و ڕێزگرتنی نیشتیمان، بەو هیوایەی بە هەمومان بەیەکەوە پەروەردەیەکی دروستی منداڵەکانمان بکەین، قوتابیەکی تەندروست و گوێڕایە و بەڕێز پێشکەشی کۆمەلگاکەمان بکەین. بەڕاستی ئەوە لەلایەن من خەمی هەمومانە، ئینشاڵڵا بە هەمومان ئەو ئامانەتە دەپارێزین. قوتابخانە چی لە دایبابان داوا دەکات؟ یەکەم، هاوکاریکردنی قوتابخانە لە لێپێچینەوەی قوتابی. وەکو گوتم، ئێمە دەبێ هاوکاری یەکتر بین، ئێمە دەبێ سەبارەت بە ڕێنماییەکان ڕێز لە ڕێنمایی یەکتری بگرین، هەم ئێمە بۆ ئێوە، ئێوەش بۆ ئێمە. بۆیە لەسەر ئێوەیە منداڵەکانتان کە دەگەڕێتەوە ماڵ لە قوتابخانە لێپێچینەوەکی دەخولەکیش هەبێت باشە، بۆی چیت کرد لە قوتابخانە، چی هەبوو لە قوتابخانە، چۆنت بەڕێ کرد، کێشەت چی بوو، کام وانت باش نەبوو، کام وانت باش بوو. قوتابی هەست بکە بێجگەلەوەی لە قوتابخانە لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت، لە ماڵیش ئەوەی لەگەڵ بکرێت بە باشی ئەنجامی زۆر باشی دەبێت. ئەرکەکانی ماڵەوە داواتان لێ دەکەم هاوکاری قوتابیەکانتان بن لە جێبەجێکردنی ئەرکەکانی ماڵەوە. ئەلحەمدولیلا ڕێژەیەکی زۆر باش ئەرکەکانی بەباشی جێبەجێ دەکات، بەڵام هەمانە ئەرکەکانی وەکو پێویست جێبەجێ ناکە. بۆیە داواتان لێ دەکەم یارمەتی قوتابیەکانتان بن، کەشێکی هێمنی لە ماڵی بۆ بخڵقێنن، بۆی ئەرکەکانی ماڵی بەباشی جێبەجێ بکات. ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ خوێندن و هاندان داواتان لێ دەکەم لە کونجێکی ماڵ ئەگەر 2 مەتریش بێ مێزێک لەگەڵ بۆردێک یان شتێک کە خۆتان پێتان باشە لە بۆ قوتابیەکانتان دابین بکەن. قوتابی هەست بکە ڕێزلێگیراوە لە ماڵەوەش هەست بکە لە ماڵ. دڵنیام زۆر بەشتان ئەوەتان دابین کردیە، بەڵام حەزم کرد دووپاتی بکەمەوە. ئەگەر کتێبی هەبێ باشە، شوێنێکی هەبێ بۆ خوێندن. ئەگەر میوان هات، ئەگەر چاڵاچێک هەبوو، ئەگەر هەر شتێکی عایلی و بنەماڵەییش هەبوو، تەئسیر لە خوێندنی ئەم قوتابیە نەکات. ئاگادارکردنەوەی قوتابخانە لە ئەگەری نەکردنی ئەرکەکانی ماڵەوە. دایک و باوکانی بەڕێز، چەندین ژمارەی کارگێری قوتابخانەتان لایە. ئێمەش وەکو دەستگایەکی پەروەردەیی ناحکومی بە ئەرکی خۆمانی دەزانین هەمیشە لە خزمەت داواکاریەکانی گۆدابین، هەمیشە لە ژێر ئەو پێشنیار و ڕخنانە دابین کە ئێوە بە ئێمەی دەدەن. بۆیە بێ دوودڵی هەر کاتویستت دەتانی پەیوەندی بۆ ژمارانە بکەیت و شەکوای حاڵی خۆت بکەیت. و ئەگەر منداڵەکەت کێشەشی پەروەردەیی ئەکادیمی لە ماڵی شەبوو ویستت قوتابخانە ئاگاداربی، دەتانن ئاگادارمان بکەینەوە، بە هەمومان بەیەکەوە چارەسەری بکەین ئینشاءڵڵا. پشتگیری نەکردنی زۆر لە هەموو حاڵەتێک، طبعاً هەموو دایک و باوکێک منداڵی خۆی خۆش دەوێت و حەق خۆشتی جەرجیتی، بەڵام پێویست ناکەن لە هەموو بارودۆخێک پشتگیری منداڵەکەت بکەیت. پێویستە هەندێک جار تۆزێک بە حەزەرتر بن، چونکە منداڵ ئەگەر لە هەموو شتێک پشتگیریت کرد، هەندێک توانای خودی هەیە، هەندێک توانای تاکەکەسی هەیە لە دەستی دەدا. یەک لەوانە بڕوا بەخۆبوونە. پێم باشە ئێوە بڕوا بدەنە تەڵەبەکانتان و بکەن هەست بە مەسئولیات بکەن، بڕوایان بە خۆیان هەبێ تاکو بتوانن دیفاع لە خۆیان بکەن لە دەرەوەی ماڵیش. بۆیە لە هەموو حاڵەتێک ناسەڵگرتن و ینی پشتگیریکردن و ناسەڵگرتن لە هەموو کاتێک باش نییە. پێویستە منداڵیش هەندێک جار وای لێ بکات داک و باوەڕی بە خۆی هەبێ، بۆی بتانێت لە دەرێژ مەکتەبیش لە دەرەی ماڵیش دیفاع لە خۆی بکەن. خوێندن لە کاتی تاقیکردنەوەکان داواتان لێ دەکەم، بۆ نمونە بەیانی ئیمتحانی مانگانە دەست پێ دەکات، لەوانەیە 10 ڕۆژ بخایەنێت. داواتان لێ دەکەم لەو ماوەیە سەردانەکان کەم بکەنەوە، هەم ئین هەم ئاوت، هەم چوون هەم هاتن. پێم باشە منداڵەکانتان زیاتر خەریکی خوێندنیان بن، زیاتر فۆکسیان بخەنە سەر خوێندنیان، بۆیە واشیان فێر بکەن لە ئێستاوە. هەر کاتی ئیمتحانیان هەبوو، هەر کات تاقسەنگاندن و تاقیکردنەوەیان هەبوو، منداڵەکانتان فێر بکرێن بخینن، ڕێز لەو تاقیکردنەوەی وەگرن و بە چارەنووسی خۆیان بزانن.
هیوای سەرکەوتن لە بۆ هەموو قوتابیان لە تاقیکردنەوەکان ئینشاءالله. سیستەمی خوێندن، سیستەمی خەوتن کە بەشێکی زۆر گرینگە، یعنی لە پلەبەندیەکانی سیستەمی خوێندن، سیستەمی خەوتن لەوانەیە لە سەدارەبی لە پێشەوە بی، چونکە قوتابی ببێ خەوتن فێر نابی بەڕاستی. ڕێژەکی کەممان لە قوتابی هەیە تاکوتوک هەمانە بەیانیان دێتن شەو خەوی باش نەبووە لەسەر ڕەحلە خەوی لێ دەکەوێت. ئێمە ناچار دەبێت لەوانەکەی دای ببڕێنین بیبینە ژووری خەوتن، ژووری نێرز، ژووری ڕێنمایی کار بخەوێ لەوێ، چونکە پێمان وایە ئەگەر منداڵ تێرخەو نەبێ ناتوانێت تێر خوێندنش بێ. بۆیە داواتان لێ دەکەم زۆر گرنگی بە خەوتنی منداڵەکانتان بدەن. لە ڕووی تەندروستیەوەش باسی هۆرمۆنێک دەکەین بە ناوی دۆپەمین کە لە کاتی خەوی قوڵ دەڕژێتە ناو جسمی منداڵەکانتان. ئەو منداڵە لە کاتژمێر 8-7 بخەوێت تاکو 5 بەیانی ئەو هۆرمۆنە لە ناو جسمی دەڕژێ. ئەو هۆرمۆنەش بەرپرسە لە خۆشی، لە دڵخۆشی منداڵەکانت، لە وزەی. ئەگەر ئەو هۆرمۆنە نەڕژێتە ناو جسمی منداڵەکەت بەڕاستی ئەو ڕۆژی لە قوتابخانەی چالاک نابێت. یعنی ئێستا بۆ نمونە ئێمەوە خۆشمان ئەگەر شەوێک تاخیر بخەوین 2-3 ئەوانە بخەوین بەیانیش زوو هەستین، ئەو ڕۆژە زۆر ناچالاچین، ئەو ڕۆژە هەست دەکەین حەسابمان زۆر گەرمە. منداڵیش 2 بەقەت ئێمەیە، بۆیە دەبێت تێرخەو بکرێ، بۆیە دەبێت خەوێکی باشی هەبێ ئینجا بنێرە دێتە قوتابخانە. داوەتان لێ دەکەم لە کاتژمێر 7-8 منداڵەکانتان بخەوێنن تاکو بەیانی بە وزەیەکی باش، بە ئینێرژی باش بێت بۆ قوتابخانە و وانەکانی وەربگرێت. سنووردارکردنی بەکارهێنانی تەکنەلۆژیا بەڕاستی مەترسێکی زۆر گەورەیە لەسەر منداڵەکان. بەکارهێنانی تەکنەلۆژیا کە من ناومێناوە سەرەتانی ڕەنگاوڕەنگ، ئەو شاشەی بەردەستی وەکو سەرەتانێکە بەڵام بە شێوەیەکی جوان بە ڕەنگاوڕەنگی دروست کراوە. داوەتان لێ دەکەم لە ئایپاد و ئایفۆن و تەکنەلۆژیا دووری بخەنەوە، بیکەنە هاوڕێی کتێب، بیکەنە هاوڕێی شتی تر، بیکەنە هاوڕێی ئەو شتانی بە خۆتان پێتان خۆشە جگە لە تەکنەلۆژیای. زۆر خەتەرە. بەڕاستی ئێمە لە قوتابخانەی بان ئەم ساڵ 20 بۆ 25 قوتابی کە نەخۆشی ئۆتیزمیان هەبوو کە بەهۆی بەکارهێنانی تەکنەلۆژیا ئەوەیان بەسەردات و نەماتانی وەریان بگرین. بەڕاستی یعنی زەختێکی زۆرمان لەسەر بوو، ئێمە پێشمان ناخۆش بوو کە نەماتانی ئەو منداڵانە هاوکاری بکەین. بۆیە تەکنەلۆژیا مەترسێکی زۆر بە قوتی هەیە لەسەر چاو و هزر و دەرونی منداڵەکانتان. پێم باشە بە خشتەیەکی تایبەت هەفتانە لەو ڕۆژانەی قوتابخانە ئۆفە، وەکو جومعە، وەکو شەممە، ڕۆژانە نیو سەعات تا سەعاتێک. لە ئەگەری زیاتر مەترسی زیاتر دەخێ سەر منداڵەکەت. دووپاتی دەکەمەوە بە هاوڕێی کتێب بێ لە زیاتی ئایپاد و ئایفۆن. هاندان بۆ پەرتوک خوێندنەوە، ئێمە لە قوتابخانە زۆر هانیان دەدەین بۆ پەرتوک خوێندنەوە. داوا لە ئێوەی بەڕێزش دەکەم هانیان بدەن زیاتر بخوێندنەوە، زیاتر گەشەی عەقلیان، گەشەی هزریان بەرەو پێش بچی. و داواش لێ دەکەم غیابی قوتابی کەم بکرێتەوە. هەر قوتابیەک ئەگەر ڕۆژێک غیابە لە قوتابخانە حەفوانەی لێ دەڕوا لەگەر حەف و هۆمۆرچی. بۆیە ئەگەر یەک ڕۆژنێ بەڕاستی تەئسیری ڕاستەوخۆ دەبێت لەسەر منداڵەکانتان. ئەگەر بە حوزرێکی زۆر منطق، ئەگەر بە حاڵەتێکی زۆر تەواڕی نەبوو مۆڵەتی لە بۆ وەرنەگرن. ئامادەبوون لە کاتی خۆی بۆ قوتابخانە. ئەو دایک و باوکانەی هاتوچیان سەر بە خۆیانە، چونکە پاس و تەکسەکانمان هەمووی لە کاتی خۆی دەگەنە قوتابخانە الحەمدوللیلە. بەڵام بەشێک لە دایک و باوکە بەڕێزەکان هاتوچۆی منداڵەکانیان بە خۆیان دەکەن، دوای هەش دەگەنە قوتابخانە. بەو پێش وانەی یەکەم لە کیس دەچێت بەڕاستی، ئەوە یەک دووش کە تاخیر دەچێتە پۆل، ئەو دەرسەش لە قوتابەکانی تر تێک دەدا. بۆیە داوەتان لێ دەکەم لە کاتی خۆی منداڵەکان بهێننە قوتابخانە و ئاگاداری ڕێنماییەکانی قوتابخانە بن. لە گروپی ڤایبەر ئێمە ڕۆژانە چالاکی هەیە، ڕێنمایی هەیە. داوەتان لێ دەکەم ئاگاداری بن لە دوا ڕێنماییەکانی قوتابخانە. ئێمە هەمیشە لە گروپ دەینێرین، ئێوەش ئاگاداریان بن.
و هەر کات قوتابخانە داوای لە بەڕێزتان کرد، داوای لە ئێوەی بەڕێز کرد کە ئامادە بن لە قوتابخانە، ئێمە لە بۆ مەسلحەتی منداڵەکانمانە، پێمان وایە بە هاوکاری هەردووکمان ئاستی زانستی و پەروەردەیی منداڵەکان زیاتر بەرەو پێش دەچێت، بۆیە هەر کات داوامان کرد پێمان خۆشە ئامادە بن. زۆر زۆر سوپاس، زۆر زۆر مەمنون لە بۆ هاتنتان لە بۆ قوتابخانەی ئێمەتان دڵنیا کردەوە کە زۆر بەپەرۆشن وەکو ئێمە بۆ بەرەو پێشبردننی ئاستی زانستی و پەروەردەیی قوتابیەکانتان. بەڕێزان، لێرە دەتوانن